11 گەمی دەریایی سوپای پاسدارانی ئێران بە شێوەیەکی مەترسیدار لە 6 پاپۆری پاسەوانی دەریایی و کەناری ئەمریکا لە کەندا و نزیک بوونەوە. ئەوەش بە جۆرەی لەشکری ئەمریکایە کە ڕۆژی چوارشەممە ئەو کردارەی بە مەترسیدار و بەهاندانی زانی. لەو ڕووداوە کە گەمیەکانی ئێران مەودای کەمتر لە 10 متریان لە پاسەوانی کەناری ئەمریکا هەبوو، پاپۆرەکانی ئەمریکا بە هۆڕن لێدان و بڵێندگۆ چەندین جار هۆشداریان پێدان. وەک لەشکری ئەمریکا لە لێدوانێکدا گوتی دوای دەوری کاتژمێرێک گەمیەکانی ئێران شوێنەکەیان جێهێشت. ئەم ڕووداوە لە کاتێکدا دێت کە گرژیەکانی نێوان دوو وڵات زیاتر بووە. سەرەتای ئەمساڵی زاینی ئەمریکا فەرماندەی قودسی سەرباز سوپای پاسدارانی ئێران قاسمی سولێمانی لە هێرشێکی ئاسمانیدا کوشت. پاشان ئێران بە هێرشی موشەکی بۆ سەر بنکەیەکی هێزەکانی ئەمریکا لە عێراق تۆڵەی کردەوە. هەر ڕۆژی چوارشەممە نەوت هەڵگرێکی هۆنگ کۆنگ بۆ ماوەیەکی کورد لە ئێران گیرا. دوای ئەوەی پاسەوانانی چەکداری ئێران پێشی ڕۆیشتنی گەمەکەیان ئازاد کرد.